خان سلااوت لێ بێ ئەمڕۆ هونەرمەندێک بەڕێستان هاتوونەتە ناو خوپشاندانی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازیەوە پەیامتان چییە؟ پەیامی ئێمە پەیامی هەموو ئەو مامۆسایانەیە بەڕاستی ئەمە پشتیوانیکردنە لە خۆمان پێش هەموو کەسێک ئێمە جگە لە هونەر لەوەی هونەرمەندین ئێمەش فەرمانبەری حکومەتین ئێمەش پێویستمان بەوەی مافەکانمان دابین کرێت لێرەوە داوا ئەکەم لە سەرۆکی حکومەت لە جێگری سەرۆکی حکومەت لە ئەنجومەنی وەزیران سەیری ئەم هەموو لێشاوە بکە کە خەڵک بەرەو ئێرەیە بەڕاستی ئەگەر وەڵامێک نەبێ بۆ ئەمانە مرۆڤ لێرە هەست بەبوونی خۆی ناکات بۆیە داوا ئەکەم ئەمە کۆتایی پێبێ ئیتر لە هەر ڕۆیەکی سیاسیەوە بێ کۆمەڵایەتیەوەیە ئابوووریەوە تکایە چارەسەرێک بۆ مافی خەڵک دابین بکەن ئەوەی دێتە ئێرە لە خۆشییان نایە وە لە بێ ئیشیان نایە و ئەوەشی کە نایەت مانای ئەوە نییە کە بێدەنگە و ئاگای لە هیچ نییە بەڕاستی بۆیە لێرەوە داوا ئەکەم کە تکایە وەڵامێکی ئەم خەڵکە بنەوە کە چەند بە شێوازێکی شارستانی جوانی بێدەنگ هاتۆتە سەر شەقام ماوەیەکی زۆرە لەبەرەوەی ئەمانە هەمویان مامۆسانەوەی نوێ پێ ئەگەێنن خاوەنی قەڵەم و فکرن. گەزیزە خان وەکو مامۆسایان بەردەوام تقریبا 4 مانگ دەبێ ئەوان داوای مافەڕەوەکانی خۆیان دەکەن و باس لە کێشەکانیان دەکەن وەکو مامۆسایان لەناو پرۆسەی خوێندن دەکرێت پێمان بڵێ ئێوە وەکو هونەرمەندان لە هەرێمی کوردستان خاوەنی چ معاناتێکن چ کێشە و گیرروگرفتێکیان هەیە؟ دڵنیا بە هونەرمەندیش دانەبراوە لەم کۆمەڵگایە دانەبراوە لە مامۆسا دانەبراوە لە کاسبکار دانەبراوە لە خێزان ئێمە بۆ خۆمان بەشێکین لەم کۆمەڵگایە لەناو ئەم کۆمەڵگا هیچ جیاوازیەک نییە لە بینی ڕۆشنبیر لە بینی هونەرمەند لە بینی مامۆسا هەمومان چین و تۆژێکین هەمومان ئەوەمانەوێت کە بە ئاسوودەیی بە شایستەیی وەک مرۆڤ بژین لەم کوردستانە.